دەرخواست لەسەر کڕینی ئاژەڵ بۆ قوربانیکردن زۆر لاوازە و هاوڵاتیان ئەم ساڵ بە کەمی قوربانی دەکەن. هۆکارەکەش نەبوونی و پێنەدانی موچەیە بە فەرمانبەران. بەهۆی کاری ئەو جەنگی ڕوبەڕووی وڵاتەکەمان بۆتەوە نرخەکانیش زیادیان کردووە و بازرگانانیش پابەدی نرخەکان نابن. هەر یەکەیان نرخێکی جیاوازی هەیە. بۆ هۆکارەش نرخی ئاژەڵی قوربانیکردن لە سەنعای پایتەخت زۆر بەرز بۆتەوە.